بنای خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر جێگەیەکەن هیوای تەندروستێک و سەلامەتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم سەلار لە بەرنامەیەکی نوێ داهاتینەوە خزمەت ئێوەی ئازیز. هیواخوازین سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. دەست خۆشدانیان بینەرانی عزیز، سڵاوی خوای گەورەتان لێبێت بۆ هیوایی هەموو لایەک تەندروست باش بن، بە هیوای ڕۆژێکی نوێ، بۆ هیوای کە هەموو تاکێک، هەموو خێزانێک، هەموو دایک و باوکێک ئەو ڕێنمایانێت تایبەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا کە خۆشبەختانە لە چاو دراوسەکانمانە کەمترین حاڵەتی توشبوون بەم ڤایرۆسە تۆمار کرا، بەڵام ڕێنمایەکان زۆر گرنگن کە جێبەجێ کرێن. پێم خۆش بوو لەم پێشەکەیە باس لەوە بکەم. هەڵبەتە ئەمڕۆ چەند تەوەرێکی تایبەتمان تەرخان کردووە لە بەرنامەکە. تەوەری یەکەممان تایبەتە بە زیادەڕۆیی نەکردن و یارمەتیدانی خەڵکی بە تایبەت لە کاتی دروستبوونی قەیرانەکاندا. تەوەری دووەمیشمان تایبەتە بە تەرخانکردنی کاتێک لە کاتەکانی ڕۆژانەمان بۆ خوێندنەوە کە لە ئێستادا کاتێکی زۆر لە بەردەم هاوڵاتیانە. دانیار لە ئێستادا زۆربەی هاوڵاتی لە ماڵەوەیە، چەوەی فەرمانبەرە چەوەی فەرمانبەریش نییە. دەرفەتێکی باشە بۆی کە بەشێک لەو کاتانەی کە فەراخمان هەیە تەرخانی بکەین بە خوێندنەوە. مناڵەکانمان لە دەوری خۆمان بۆی نەچنە کۆڵان، نەچن بەریەکەوتن نەکەن، بە تایبەت ڕێگەیەکی باشترە بۆی کە تووشی ڤایرۆسەکەش نەبن. بەشێک لە کاتەکان تەرخان کرێن بە خوێندنەوە. میوانێکیشمان لەو بارەوە دەبێت بۆی کە چۆن ئەو کاتانە تەرخانکەی چۆن گرنگی بە خوێندنەوە بدەین. تەوەری سێم و کۆتاییشمان تایبەتە بە دروستکردنی خواردن و شیرینی کە بێگومان لە ئێستادا کە هەر لە ماڵەوە بی لە ماڵەوەی پێویستە بە خواردن و شیرینی خۆشیشە بێگومان. ئەم تەوەرەشمان تایبەت کردووە بەوە بۆ هیوای گشت تەوەر و بڕگەکانمان کە کۆمەڵە بڕگەشمان هەیە لەو بارەوە بەدڵی ئێوەی خۆشەویست بێت. بەڵێ عزیزان، بۆ زانینی پلەکانی گەرمای ئەمڕۆژ دەچین لای پێشبینیەکانی کەش و هەوا بزانین چ گۆڕانکاریێک بۆ لە بەرزبوونەوەی پلەکانی گەرمادا پێکەوە بینەری دەبین. بەڵە بەڕەزان، بڕگەیەکی ترمان نرخی دراوەکانە. پێکەوە با بزانین لە ئەمڕۆدا نرخی دراوە جیهانیەکان لە چه ئاستێکدایە. فەرموو.
ڕووداوە مێژووەکانە بۆی بزانین لە ڕۆژێکی وە کۆمڕۆدا چە ڕووداوێکی مێژووی ڕوویداوە پێکەوە بینەری بڕکە یادەوەری دەبین. دەیسەی ساڵی 1950 لە دایکبوونی ئوسامە بن لادنی دامەزرێنەری ڕێکخراوی قاعیدە وەک 57مین مناڵی باوکی و لە شاری ڕیازی پایتەختی سعودیا. ناوی تەواوی ئوسامە کوڕی محەممەدی کوڕی عەوەزی بن لادنە لە ناوخێزانێکی دەوڵەمەندە لەدایک بووە کاتێک باوکی کۆچی دوایی دەکات 342 ملیۆن دۆلاری وەک میرات بەردەکەوێ و ئەویش بۆ ئامانجەکانی خۆی دەیخاتە گەڕ و بازرگانیەوە لە وڵاتانی یەمەن و سوودان. باوکی لە بواری خانوبەرەدا کاری کردو و دۆستایەتی و پەیوەندی نزیکی لەگەڵ بنەماڵی پاشایەتی سعودیەدا هەبووە. ئوسامە بن لادن پاشتر دەبێتە پێشەنگ و پێشڕەوی جیهادی ئەفغانی و بەرامبەر بە داگیرکاریەکانی ئەمریکا لە ئەفغانستان دەوەستێتەوە و ڕۆژی 2 ساڵی 2011 بە بۆردومانی هێزەکانی ئەمریکا و بە پاڵپشتی پاکستان تیرۆر کرا لە تەمەنی 57 ساڵیدا. ئامانجی بن لادن بریتی بوو لە کردنە دەرەوەی هێزەکانی داگیرکاری ئەمریکا لە ئەفغانستان و لەو پێناوەشدا زۆرترین گورزی لە هێزەکانی ئەمریکا وەشاند و کاریگەرترینیان تەقاندنەوەی هەردوو باڵەخانی بازرگانی پنتاگۆن بوو لە 11 سێپتەمبەر. دەیسەی ساڵی 1985 شەیدکردنی ڕۆژنامەنووسی ئیسلامی و یەکەم سەرنووسەری گۆڤاری ئاسۆی ئیسلام ئازاد بەرزنجی لە ناوچەی شلێری پێنجێن و لەلایەن فڕۆکەکانی ڕژێمی بەعسەوە و لە تەمەنی 32 ساڵیدا. گۆڤاری ئاسۆی ئیسلام گۆڤارێکی تایبەت و بە ئۆرگانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و دوای دەرچوونی یەکەم ژمارەی سەرنووسەرەکەی لەلایەن ڕژێمی بەعسەوە شەید کرا. ئازاد بەرزنجی ساڵی 1953 لەدایک بووە، قۆناغی دواناوەندی تەواو کردو و بەشداری شۆڕشینەتەوەی میلەتەکەی کردووە و ئەندامی یەکێتی خوێندکارانی کوردستان بوو و بەشداری شۆڕشانەتەوەیەکانی کوردی کردووە و پاشتر بیر دەکاتەوە کە ڕێی تێناچێت قورئانی پیرۆز و ئاینی ئیسلام مەجالی نەتەوە و کاری نەتەوایی تێدا نەبێتەوە. بۆیە بیر لە دروستکردنی ڕێخستنێکی ئیسلامی دەکاتەوە کە ببێتە پارێزەر و پەرژینی نەتەوە و میلەتەکەی کاتێک کە بەردی بناغی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دانراوە. ئازاد بەرزنجیش یەکێک بووە لە کەسە سەرەکیەکان و هانی زانایانی داوە کە پاڵپشتی جوڵانەوە ئیسلامیەکە بکەن، چونکە دەبێت زانایان و عەمامە بەسەران هاوشێوەی خەباتکارانی دیکە ببنە پێشەنگی جەماوەر و بەرگری لە مەزڵومیەتی میلەتەکەیان بکەن. دەیسەی ساڵی 1985 کۆچی دوایی شاعیری ناوداری کورد شێخ محەممەد شێخ حسێن ناسرە و بە حلمی شاعیر لە شاری هەڵەبجەی شەهید و لە تەمەنی 76 ساڵیدا خوێندنی سەرەتایی لە حوجرەی مزگەوتەکان بووە. شێعرەکانی زیاتر شێعری نیشتیمان پەروەری بوون و بەرگری لە دۆزی میلەتەکەی کردووە و لە بوارەکانی ئاینی و نیشتیمانی و عەشق و کۆمەڵایەتی. بەڵێ تەوەری یەکەممان وەکو باسمان کرد باسکردنە لەبارەی زیادە ڕەوی نەکردن و یارمەتیدانی خەڵکی بە تایبەت لە کاتی دروستبوونی قەیرانەکان. ئەلبەتە هەمیشە بەداخەوە کەوا ئەڵێین لە هەرێمی کوردستان زۆربەی ساڵەکان بە جۆرێک لە جۆرەکان قەیران دروست کراوە، جا ناوەکی بوو بێ لە ناوخۆدا بوو بێ خود دەرەکی بوو بێ ئەم قەیرانە بەسەر هەرێمی کوردستانە سەپێنراوە. هەوڵاتیان ترس و بیمێکیان هەیە هەر لە سەرەتای سەدەی 20ەوە و ساڵەکانی سەدەکانی تریش کورد هەر زۆرترین دۆخی ناهەمواری بەسەر هاتووە. بۆیە زۆربەی کات ترسی لە قەیران هەیە، زۆر کات وەکو وترێ دانیار زۆر کات زەخیرە ئەخات ناچار بەتایبەت لە ئێستادا خەڵکێکی زۆر لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنایە خەڵکێکی زۆر هەوڵیدا زەخیرە بخا بۆی کە سرورەکان داخرێن و خواردن و شمەک و سەبەتەی خۆراک نەمێنێت. جا پێویستە لەم کاتەیە نەفەسی مرۆڤایەتی ئینسانیەت کارێ بکات کە هەم ئەوەی بازرگانە هەم ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتی و ترسی لە سەبەتەی خۆراکی ماڵەکەی خۆی هەیە کارێک نەکات کە ببێتە هۆکارێک لە هۆکارەکانی
قەیران و لە ئیسلامیشە زۆر کات باز لە احتیکار کراوە نابێت ئەوەی بازرگان ئەوەی خاوەنی شمەکەکەیە احتیکار کات بە تایبەت لەو کاتانەیە کە قەیران دروستە بێت شمەکەکەی ئەگەر بە نرخێک کڕیوە و لە کاتی دروستبوونی قەیرانەکەدا بچێت نرخێکی زۆر زیاتری بخات سەر لە بەرەوەی خواز لەسەرم کاڵا و شمەکەی ئەو زیادی کردو بۆیە پێویستە لەم دۆخەیە هاوڵاتی تاک بازرگان هەر کەسێک هەر شوناسێکە پێویستە لەم دۆخەدا ئەو ئینسانیەتەی خۆی ئەو کارە مرۆیی خۆی کە بێت لە ناخیا هەبێت نەدۆڕێنێت بۆیە پێویستە دانیاریان ئەو قەیرانانەی کە دروستی ژەبن ئێمە وڵاتێکین پشت بە هاوردە دەبەستین بۆیە زۆر جار بە بچووکترین دەواازە داخستنی بچووکترین دەواازە قەیرانی گەورە دروستە بە لە هەرێمی کوردستانەوە بەشێکی کەش هاوڵاتیان لەبەرەوەی ترسێکی زۆریان هەیەەوە ڕووداوی ناخۆشیان بەسەرهاتووە زۆر جار لەو ترسەوە هاوڵاتیانێکی زۆر بنەوەی قەیرانەکە دروستەکەن ڕاستە زۆر کات خۆمانین قەیرانەکە دروستەکەن بۆ نمونە هەر لە ماوەی پێشوا و قەیرانی بەنزینە کە هیچ شتێکیش نەبوو ئەوە دروست بوو لەبەرەوە بەشێکیش خۆمانین کە لەبەرەوەی ترسمانەیە لە ئەو ڕووداوانی کە پێشتر بەسەرمانە هاتووە و ئازانین دووبارە شتێک بێت قەیران دروستە بێتەوە بۆیە زۆر گرنگە کە نەترسین لە هەر ڕووداوێک یاخود هەر بارودۆخەکەیتە پێشەوە هەموو شتێک لەلایەن خۆی گەورەوە دەبێت و حکمتێکی تێدایە بێگومان پێویستیشە لەو دۆخانەیە هەماهەنگی تەواوەتی لە نێوان تاکەکان دروست بێ بێگومان ئەو حاڵەتانە کە دروستە بن بەشێکی پەیوەندی بە سایکۆلۆژیای میلەتی کوردەوە هەیە ئەم سایکۆلۆژیای تاکی کورد زۆر کات لەبەرەوەی وەکو باسم کرد زۆر قەیرانی بەسەراتوە ڕاستەوخۆ ئەو ترس و بیمەی بۆ دروستە بێتەوە کە چۆن بتوانێت خێزانەکەی خۆی بپارێزێت بەڵێ لەگەڵ زۆر بەڕێز ماوەسا ئیسماعیل کفرە دۆڵی ماوەسای ئاینی باز لەم تەوەرە دەکەین ماوەسا ئیسماعیل سوپاس بۆ ئەو دەرفەتەی بێمەدا ئەمەوێت سەرەتا بپرسم لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باز لەوە کراوە لە کاتی دروستبوونی قەیرانەکان تاک هاوڵاتی بازرگان هەر کەسێک لە کەسەکانی کۆمەلگا چۆن هەنگاوەکان هەڵگرن بۆی کە هەم لە ڕووی قیامەتی و گوناحبار نەبن هەم لە ڕووی دنیاویشەوە کارێکی ئینسانی ئەنجام بدەن. بسم الله الرحمن الرحیم پێشەکی سوپاسان دەکەین دەستان خۆش بێ بە ئەو دەرفەتێکە بە ئێمەتان بەخشی بەحەقەت بابەتەکە فعلە نەجێگەی خۆی بوو گومان لەوە دانیە ئاینی ئیسلام هاتووە بۆ بەختەوەری مرۆڤەکان بۆ ئەوەی کە مرۆڤەکان بە ئاسوودەیی و بە کامەرانی بژین بۆ ئەوەی کە هەرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە تووشی مسلمانان نەبێت بەڵام گومان لەوە دانیە هەندێک جار کە مسلمانان تووشی قەیران و ناڕەحەتی و گیر و گرفت دەبن زۆر جار خەلەلەکە لە خۆماندا هەیە پێم وایە خاڵی ئەساسی کە بۆی بگەڕینەوە ئەوانەی کە جەنابتان ئاماژەتان پێکرد نەبوونی ئەو قەناعەتە و متمانەیە بەرامبەر بە خۆمان و بەرامبەر بە خوای پەروەردیگار ئینسان کە قەناعەتێکی نەبوو بەڕاستی ئەو کاتی لە بەرامبەر هەموو تەنگ و چەڵەمە و ناڕەحەتیەکدا لە بەرامبەر هەموو ناخۆشیەکدا چی دەکات هانا دەباتە بەشتێکی لاوەکی وا دەزانێت ئەگەر ئەم کارە نەکات ڕستەکەی کۆتایی دێت دەمرێت و پلەقاژە دەکات بەولا ڕا دەکات بەڵام نازانێت ئەوەی کە خالیقی مرۆڤەکانە ڕستق لای ئەوە کەواتە ئەوەی کە مهمە و گرنگە ئیسا ئەو قەناعەتەیە کە لە دڵی خۆیدا دروستی کە بەرامبەر بەخوا تەماشایکەن پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام باسی چۆلەکەیەکمان بۆ دەکا دەفەرمێت لەو ئەنەکم تەتەوەکەلون عەلە الله حەقە تەوەکولیه لەڕەزەقەکم کەما يرزق الطير تغدو خماسا وتروح بطانة يعني تماشاکەن پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت ئەگەر ئێوە تەوەکولتان لەسەر خوا بێت تەوەکولێکی تەواو خوای گەورە بە پشت و پەنای خۆتان بزانن خوا بە ڕازقی خۆتان بزانن خوای گەورە ڕزقتان دەدات کەواتە خوای گەورە لەو ناخۆشی و ناڕەحەتیەی کە تێیدا نەدەر باسان دەکات چۆن چۆلەکەیەک پاساریەک کە بەیانی لە ناو کولانکەکەی خۆیەوە هێلانەکەی خۆیەوە دەردەچێت دەگەڕێتەوە ئێوارێ هەم بۆ خۆی تێر کردووە
هەم بەشی منداڵەکانیشی هێناوە کەواتە دەبێت ئینسان ئەو متمانەیەی بارامبەر بە خوای پەروەردیگار بێت و قەناعەتی وابێت کە خوای پەروەردیگار ڕزقی ئەدات و خوای گەورە لەو نەهامەتی و ناخۆشی ڕزگای دکات. قەناعەت زۆر گرنگە ئینسان کە بۆ خۆی دروستی کە قەناعەت زانایان وا تەفسیری ئەکەن دەفەرمن هي الرضا بما أعطاه الله وكتبه وقسمه ڕازی بێ بەوەی کە خوای پەروەردیگار بۆی نووسیوە بۆی دیاری کردووە بەو بەشەی کە خوای گەورە بۆی دیاری کردووە. ئێمە لە چارەنووسی هەر مومان دیاری کراوە ڕزق و ڕۆزیمان چەندە ڕاستە دەبێت کار بکەین ئیش بکەین نابێت تەنبەڵ و تەوەزەل بین بەڵام نەک بگاتە ئەو ڕادەی کە بێ قەناعەت بین بێ متمانە بین بەرامبەر بە خوای پەروەردیگار. بۆیە زۆر مهمە قەناعەت بە خۆمان بێنین بەو ماڵی کە خوای پەروەردیگار بەو ماڵە حەڵاڵی کە بۆی دیاری کردوینە لەوەی کە پێی داوین. قەناعەت کەنزێکە لە دڵی مرۆڤەکان ئەگەر دۆ خۆیان قەناعەتی خۆیان نێن هیچ شتێک ناتوانێت قەناعەتی بێنیت وەکو چۆن پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لەن یەملەئە فاهو ئیلا توراب ینی کەواتە ئەوەی کە ینی تەنها خۆڵە چاوی مرۆڤەکان پڕ دەکاتەوە کەواتە ئینسان دەبێت لە بەردەم هەموو ناخۆشی و ناڕەحەتی و گیر و گرفتێکدا یەکەم خۆی تەسلیم بەخواکات و قەناعەتی هەبێت هەڵپە نەکات ڕاکە ڕاک نەکات قەیران دروست نەکات نەبێتە سەبەبی گرانی و نەهامەتی و قوربەسەری بۆ خەڵکێک. ئاخر زۆر جار ئێمە دیتومانە بەداخەوە کابرا هیچ نازانێ بەس گوێی لە هەڵایە گوێی لەو هات و هاوارەیە کە لە بازار دروست بووە لە جادەکان دروست بووە تەماشا دەکەی مارکێتەکان بەرناکەون سەرجادە بۆ بەزی بەرناکەوی خەڵک کوژرا لە پێناوی چیدا لە پێناوی هیچ کەواتە ئینسان لە ئەنجامی نەبوونی متمانەیەکی ڕاست و دروست بەرامبەر بە خوای پەروەردیگار تووشی ئەم حاڵە دەبێت تووشی ئەم ڕووداوانە دەبێت بۆیە پێویستە قەناعەت بۆ خۆمان دروستکەین. ڕاستە ببوورە ینی ئەگەر سەیری ژیاننامەی پێغەمبەری خۆش بکەیت صلی الله علیه وسلم و ژیاننامەی سەحابەکان تەماشاکەیت کە بەشی ئەو ڕۆژەیان لە ماڵەکە نەبووە بەڵام توانیویانە لەو بەشە کەمەی کە لە ماڵەکانیاندا هەیە بیبەخشن. منە بێ لەو سۆنگەیەوە باز لەو بکەم تەنانەت ئەگەر کەمێکیش لە ماڵەکەتدا هەبێت لە کاتی دۆخێکی ناهەموار بەسەر برایەکتا بەسەر جیرانێکتا بەسەر کەس و هاوڵاتیەکی ئەو نیشتیمانەتدا پێویستە دەستی هاوکاری درێژ بکەی نەک قەیرانی بۆ دروستکەی. لەم ڕۆوە ینی ئیسلام چۆن هانی داوەکە لە کاتی دروستبوونی قەیرانەکاندا گیانی برایەتی و بەخشین و تەنانەت قەتیز نەکردنی ئەو شومەکانی کە هاتن بەڵکو تەنانەت بیبەخشی بۆ کەسانی محتاجن. بەڵێ بەتەکید خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆز دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئێوە یارمەتی یەکتر بدەن لەسەر هەرچی کاری خێر و چاکە هەیە و پشتی یەکتری مەگرن بۆ کاری بێشەرعی بۆ گوناه بۆ تاوان. کەواتە ئینسانی مسلمان دەبێت دایم دەست کراوە بێت لەو ماڵی کە خوای گەورە پێی بەخشیوە بیبەخشێت. چونکە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة خۆت لە ئاگری جەهەنەم بپارێزە بە هەرچەندە بە لە تەقەسپێکیش بێت لە تەقەسپێک. کەواتە بە ئافرەتان دەفەرمێت لا تحقرن جارة لجارتها ولو فرس نشاة. ئەی ئافرەتانی مسلمان بە کەمی مەزان ئەوەی کە ئێوە بۆ یەکتری دەبن بە هەرچەندە سمی وڵاخیش بێ ینی شتێکی کەمیش بێت. کەواتە ئینسانی مسلمان دەبێ واجبە لەسەری پێویستە بەو واتایە کە ئەوەی لە توانە و تااقەتیدا هەیە یارمەتی برایەکانی خۆی بدا. یارمەتیدان لە کاتێکدا کە خەڵک محتاجە کە خەڵک پێویستی پێێتی آخر من کاتێک کە پێویستیم بە یارمەتی نەبێت ئەتو هەر یارمەتیم بدەین چه سوودێکی هەیە. بۆیە ئەمڕۆ خەڵک محتاجە خەڵک ئەمڕۆ دەستکورتە خەڵک هەژارە فەقیرە پێویستە یارمەتی بدەیت. ئیمان و ئیسلام بریتی نییە لەوەی کە ئینسان بەڕاستی تەسکی بکاتەوە تەنها لە ناو کوژبوونی مزگەوتدا خۆی گرێ بدات بەس عیبادەت خەریکی نوێژ و ڕۆژوو بێت بەڵکو لە دەرەوە یارمەتیدانی خەڵک تەعاونی خەڵک دەستدرێژی بۆ خەڵک گرتن بۆ کاری خێر و بۆ کاری باش ئەمە بەشێکی گەورەی عیبادەتە. و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئەو کەسە ئیماندار نییە ئیمانداری تەواو نییە کە بۆ خۆی تێر بێت جیرانەکەی برسی بێت. یعنی کەواتە دەبێ وریابین و ئاگامان لە خۆمان بێت. و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام لە چەندین فەرموودەدا باسی ئەوە دەکا هەر کەسێک زەخیرە بشارێتەوە لە کاتێکدا خەڵک برسی بێ بەڕاستی ئەم ئینسانە تووشی گوناه و تاوان و بێشەرعی دەبێت. و هەروەها ئێمە کە خۆمان بە مسلمان دەزانین دەبێت دایم دەستبار بۆ یەکتری بگرین
پێغەمبەری مخوا ئەفەرمێ المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا ئینسانی ئیماندار بۆ یەکتری وەکو دیوار وایە کە دەچێت پاڵ یەکتری یعنی کەواتە یەکتری دەپێچێتەوە یەکتری دەبەستێتەوە کەواتە ئێمە هەمومان وەکو یەک جەستە واینە کە مسلمانێکی جیرانت و هاونیشتیمانت لە خاکەکەی خۆتدا فەقیر بوو هەژار بوو نەدار بوو برسی بوو چ سوودێکی هەیە چۆن مرتاع دەبی کە خۆت بە مسلمان بزانیت و بۆ خۆت تێربی خوای گەورە ئەفەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين يعني خوای گەورە فەرمانمان پێ دەکا ئێوە ماڵ ببەخشنەوە بەر لەوەی کەوا مردن بتانگاتێ ئەو کاتی کە مردن گەیشتە ئێوە چ سوودێکی هەیە بڵێ خوایە گیان تەنها سانیەیەک دەقەیەک تاخیرم بکات بۆ کاتێکی تر بۆی بێمەوە دنیا تا سەدەقەیە خێرێک چاکەیەک ئیحسانێ بکەم بەڵام تازە مەجال نییە کاتێک کە مردن یەقەی گرتی دەرفەتی ئەمەت پێ نادا بۆیە بەڕاستی نیشانی ئیمان و ئیسلام ئەوەیە لە کاتێکدا تۆ تەندروستیت باشە وەزعت باشە وەزعی اقتصادیت باشە ئەو کاتی بچی یارمەتی خەڵکی هەژار بدەی خەڵکی نەدار بدەی قەیرانی بۆ دروست نەکەی ئەوەی لە تواناتدا هەیە بیکەی خوای پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت لە فەرمودەیەکە من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا کەسێک ناخۆشی و ناڕەحەتی لەسەر کەسێکی مسلمان لابەری لە ناخۆشیەکانی دنیا نفسه الله عنه كربة من كرب يوم القيامة خوای گەورە ناخۆشی و ناڕەحەتی قیامەتی لەسەر لا دەبا یعنی ئەمە دەرسێکە فێرمان دەکات لەوەی کە دەبێت ئێمە دایم دەستبار بگرین بۆ بەرامبەرەکانمان و یارمەتی خەڵکانی بەرامبەری خۆمان بدەین پاشان ئەفەرمێت ئەگە تەماشای ئەم ئیسلامە بکەین هەمووی تەعاونە هەمووی بریتیە لە یارمەتیدان پاشان ئەفەرمێ ومن يسر على معسر کەسێک کاروباری ئینسانێکی مسلمان ئاسان بکات کە وەزعی پارەی نییە بچێتە دکتۆر پارەی نییە کرێخانوەکەی بدات پارەی نییە نانێک بۆ ماڵ و مناڵی بەریتەوە ئەتوش هەستا قونی سیارەکەت پڕ کردووە سندوقی سیارەکەت پڕ کردووە لە زاد و زەخیرە و دادگرتووە لە ماڵەوە بەڕاستی چ سوودێکی هەیە کات و با هەرچەند تێربی بەڵام لەولاوە خەڵکێکی هەژار و نەدار و فەقیر هەبێت بۆیە ئەمە نیشانی ئیمان نییە نیشانی مسلمانیەتی ڕاستەقینە نییە بۆیە پێغەمبەرمان ئەفەرمێت ومن يسر على معسر کابرا کە وەزعی تەنگ بووە وەزعی ناڕەحەت بووە تۆ کاروباری بۆ ئاسان دەکەین يسره الله عليه في الدنيا والآخرة خوای گەورە دڵنیا بە کاروباری تۆ ئاسان دەکا هەم لە دنیا و هەم لە ئاخرەتیشدا پاشان ئەفەرمێت ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة کەسێک کە عیب و عاری خەڵک داپۆشێ کاری ئەو ئینسانەوە بێ تەعاونی خەڵک دەکات کابرا تووشی عیبەیەک بووە تووشی شەرمەزاریەک بووە لەولاوە مسلمانێک دێ عیبەکەی دادەپۆشێ پەردەپۆشی بۆ دەکات خوای گەورە لە دنیا و لە قیامەت عیبی ئەو ئینسانەدا ئەپۆشێ پاشان لە کۆتایی فەرمودەکەیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت والله في عون العبد ما كان العبد في عون أخيه بەندەکان لە یارمەتی خوای گەورە لە یارمەتی بەندەکانی خۆیان دەبن بەندەکانی دەبێت یارمەتی عەبدەکان و ئینسانەکان ئەدات مادامە مرۆڤەکان لە یارمەتی یەکتر دابن والله یارمەتی خوا مەعونەتی خوا دەستی خوا پشت و پەنای خوا کاتێک دەردەکەوێت کە ئێمە بە خۆمان هەبین کە ئێمە پشتگیری یەکتری بکەین ئێمە لە هانا یەکتری بکەین بۆیە ئێمە زۆر جا دەبینین سوپاس بۆخوا لە وڵاتماندا کە کاتێک کۆمەڵێک لە خەڵکی مسلمان و دیندار و حاجی و دەست بە دەست نوێش کە مەشروعێکی خێر ئەنجام ئەدەن هەر ئەم کارە خێرە لەو ئینسانە مسلمانانە ئەوشێتەوە ئەوە جێی دەستخۆشیە بەڕاستی پێویستە دەستخۆشیان بکرێت بۆیە ئێمە لەو مینبەرە جوانەوە ڕۆیکردن لە ئیسلامدا چۆن باس کراوە لە ئێستادا زۆر گرنگە زیادەڕۆیی نەکرێت لەو خواردنانی لەو شمەکانی کە هەمانە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باسیەوە کراوە کە هەوڵ بدرێت زیادەڕۆیی نەکەین لەو شتانەی کە هەمانە بەڵێ بەحەقەت زیادەڕۆیی لە دیدی قورئان و سنەتی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بە جوانی بۆمان باس کراوە خوای گەورە ئەفەرمێت لە قورئانی پیرۆز كلوا والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما يعني حتى للروي بخشين دا خوای گەورە پێمان دەفەرمێ ئەوانەی ئەو تۆ کە ماڵ دەبەخشن قرچۆک نەبن و زۆریش دەست بڵاو نەبن یعنی حەلی وەسەتی داناوە چونکە ئەم ئیسلامە
هاتۆ دینی وەسەتیەتە فێری ئەوەمان دەکات چۆن بە وەسەتیەت بژین لە هەموو کاروبارەکانی ژیانماندا نەک تەنها لێک ڕوانگەدا بە تایبەتی لە ڕووی ئینفاق لە ڕووی بەخشین لە ڕووی زێدەڕۆیی ئەلەوە پێمان دەفەرمێت خوای گەورە ئەفەرمێ کولو وەشڕەبوا وەلا توسریفوا ئێوە بخۆنەوە بەڵام زێدەڕۆیی مەکەن بۆچی إن الله لا يحب المسرفين لەبەرەوەی خوای پەروەردیگار کەسانێکی خۆشناوێت کە زێدەڕۆیی دەکەن بەداخەوە لەگەڵ ئەم قەیرانە وەزع و ناخۆشیی کە هەیە بڕۆ بازارەکان بڕۆ مۆڵەکان خەڵکێک هەیە کەوەنتەرەکەی تەنها پڕە لە شتی زیادە ئەم جار دیسانەوە پارە سەرف دەکاتەوە دیسان شتی دەخاتە ناوێ فەردە برنجێکی لە ماڵێ داناوە دوو فەردە برنج سێ فەردە برنجی دیکە دەکرێت دەڵێ نەکو قەیران دروست بێ کەوات کاکە قەیران دروست نابێت خۆست بووی بە سەبەبی قەیرانەکان بووی بە سەبەبی فیتنە بەڵا مصیبەت بۆ خەڵک کەواتە ئینسان دەبێ بەڕاستی ئەم زێدەڕۆیە نەکە وەرە زێدەڕۆیی مەکە وەکو پێغەمبەری ئەکرەم بە عەلەیهی سەڵات وەسەلام ئینسان کاتێک ئەم ئیسلامە وەک خۆی جێبەجێ بکات وەڵاهی نا تووشی مەشاکیل دەبین تووشی ناڕاحەتی و گیر و گرفت نابین بۆ ئەندازەی زۆر باشە ماوەسا کەمترین کاتمان ماوە ببوورە لە ماوەی خولەکێکدا ئەمەوێ بپرسم لە ڕووی دەرونیشەوە ئیسلام زۆر کات باسی لەو حاڵەتانە کردووە کە سەدەقەیەکی زۆری بۆ نووسێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ التبسم في وجه أخيك صدقة لەم کاتی دۆخەدا بە تایبەت ئێستا خەڵکی زۆر ترس و بیم و ئەوەی هەیە کە بە تایبەت لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئامۆژگاری چییە لە ڕووی سایکۆلۆژیا و دەرونیشەوە ئیسلام چۆن هانی تاکەکانەدات کە بەڕووی براکەیە ینی هاوکار بێ بەوەی کە ترس و بیمەکەی کەم کاتەوە لەسەری چونکە ترسیش دوجار لە ڕووی بەرگری جەستەیەوە دابەزێت و بۆیە تووشی نەخۆشی بێت لە مای خولەکێکدا سواس دەکەم بەحقەت کاتەکە نەماوە دەنەشتمان زۆر لابوو لەسەر ئەو بابەتەی بەڵام کە تیش بخەمە سەر ئەو قسەی وەڵامی جەنابتان گومان لەوە دانیە ئینسانی مسلمان دایم دەبێت گەژبین بێت دەبێت دایم بە ئومێد بەخش بێت و نابێت ترس و بیم لە دڵ و دەرونیدا دروست بێت چونکە ئێمە خوایەکمان هەیە کە پشت و پەنامانە ومن يتوكل على الله فهو حسبه قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا يعني بەڕاستی هەر خوایە پشت و پەنامانێنە فحسبه ئەوە بەسە کە خوای گەورە پشت و پەنای ئێمەیە کەواتە ئێمە خوایەکی باڵا دەست کە هەمانە شانازی بە خۆمانەوە دەکەین کە ئیمانمان پێێتی ئێمە وەکو مسلمان لە چی بترسین کە خوایە کە خالیقی ئێمەیە خالیقی کەونە هەر ئەویشە ئەو دەردەی ناردووە بۆی ببێتە بە دەرسێک بۆ بێ باوەڕان ببێت بە عیبرەت و ئامۆژگاریەکیش بۆ ئێمە ئەمە دەرسی تێدایە هەر شتێکی ئاوادێتە بەرچاومان ئەو کە ڤایرۆسەی کە ئەمڕۆ ڤایرۆسێکی بچووک کە هەموو دنیا و دەسەڵاتدارەکانی دنیای هەژاندووە نیشانێ ئەوەیە دەرسێکە پێیان دەڵێ ئێوە بچووکن لە بەردەم دەسەڵاتی جوندیەکی بەسیتی من چ لە بەرامبەر قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردیگار بەکاملی کەواتە پێویستە ئێمە دڵمان بەوە خۆش بێت کە خوایەکی ڕەب العالەمین هەیە کە دەبێت ئێمە پشت و پەنامان بەو بەستین و نابێت ترس و بیم لە دڵ و دەروونماندا هەبێت ئێمە لەبەر دوو شت ڕادەکەین ببوورە ماوەسا کاتمان نەما یان لە ترسی ڕسق بەڵێ فەرمون یان لە ترسی مردن بۆیە لەو کاتەوە هەردووکیش ئایدی خوایە کەواتە پشت و پەنامان بەخوا بێت و لە هیچ شتێکان نەترسی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئیسماعیل کفرەدۆڵی لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون سپاس بۆ کاتی بێمەد بەخشی زۆر زۆر سپاس بەڵێ عزیزان ئێستاژە چینای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە دیارە ئێمە وەک بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین هەستکردنمان بەربەر پرسیارەتی بەرامبەر بە شاعیران و نووسەرانی دەبەرەکەماندا
بە پێویستمان زانی بە تایبەتی لەم دەڤەرەدا کەمتر ئاوەڕ لە شاعیران و نووسەرانی ئەم دەڤەرە دراوەتەوە لە کاتێکدا ئێمە خاوەنی دەیان شاعیر و نووسەری بەتوانین لە دەڤەرەکە بەڵام بە هەر هۆکار و تایبەت بە خۆیاندا کە نەتواندراوە بەرهەمەکانیان بەچاپ بگەیەندرێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەڵێنمان بە شاعیران و نووسەراندا بوو کە ماوەی ساڵەکە ئەم بەڕێوەبەراتە کراوەتەوە بەڵێنمان پێدا بوون کە ئێمە زۆرترین کار و زۆرترین خزمەت بە شاعیران و نووسەرانی دەڤەرەکەمان دەکەین بۆی بتوانین وزە دیار و شاراوەکانی ئەم دەڤەرە بە دیار بخەین و بۆی بتوانین زۆرتر خزمەت بە شاعیران و نووسەران بکەین. ئەمڕۆ تەنها ناساندنی 6 کتێبی شاعیران و نووسەرانی دەڤەرەکە بوو ئەوەی بەلای ئێمەوە گرنگ بێ وەک بەڕێوەبەراتی بەبێ جیاوازی کارمان بۆ هەموو شاعیران و نووسەران کردووە و داوای لێبوردنیش لەو شاعیر و نووسەرانە دەکەین بە هەر هۆکارێک کە نەیانتوانی بێ سەردانمان بکە. بەڵێدارە من سەرەتا دەمەوێت سپاسی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین بکەم کە هەڵساون بە چاپکردنی یەکەمین بەرهەمی هۆنراوەی من کە مەزموونی 7 ساڵی منە لەم پەرتوکەدا کۆکراوەتەوە. دیارە پێش ئەو ماوەیەش نووسینم هەبووە بەڵام دەرفەت نەبووە چاپیان کەم لە داهاتوودا ئینشاڵڵا هەوڵدەدەین ئەوانیش بخەینە دووتوێی کتێبێکەوە. دیارم ئەوەی مەبەستمە لێرەدا ئاماژەی پێ بدەم بەڕاستی ئەم جۆرە چاپکردنی ئەم کتێب و گرنگیدان بە نووسەرەکان ئەرکێکی پیرۆزە کە دەکرێت وا لە مرۆڤکە ئاش بێتەوە لەگەڵ خوێندنە لەگەڵ کتێبە چکە بەڕاستی لە جیهانی ئەمڕۆدا بە تایبەتی لە کوردستاندا خەڵک مێشکی جانجاڵە خەڵک سەرقاڵ بووە بە هەندی ئیشی لاوەکیەوە کەمەوا دەکات دوورکەوێتەوە لە کتێب و خوێندنەوە و نووسین. دوجار نووسین بەشێکە لە مێژووی ئێمە وەکو کورد چکاتۆ ئەوەی دەتوانی لە ڕێگەی نووسینەوە تۆمارێکی وەک خۆ ناتوانی دەماودەم بگیاریتەوە. بۆیە من هەوڵم داوە لەم پەرتوکەدا کە شعرەکان لە هەمەڕەنگ خۆی دەبینێتەوە لە بەرەنگاری بوونەوەیە لە نووسینا بۆ مافی ژنە لە ئازادیە لە خۆشەویستی خاک و نیشتیمانە لە سۆزداریە هەوڵم داوە لەوانە جێگایان کەمەوە هەوڵم داوە تەنها نوێنەری خۆم نەبمواتە ئەم کتێبە تەنها پێناسە ناکات لە من بە تایبەت بۆ خۆم نووسرابێ هەوڵم داوە کەسێک کە دەیخوێنێتەوە ئەویش خۆی تێدا بدۆزێتەوە. بەڕێزان تەوەری دووەممان تایبەتە بە کات تەرخانکردن بۆ کتێب خوێندنەوە بە تایبەت لەم ڕۆژگارەدا بە حەقەت بەهۆی دنیای تەکنۆلۆژیاوە و سۆشیال میدیا بەرۆکی تاک-تاکی کۆمەڵگی کوردی گرتووە. زۆربەی کاتەکان بە دیار شاشەی مۆبایلەکان و ئایپاد و کۆمپیوتەرەکانەوە تەرخان کراوە. لە ئێستادا کەمترین حاڵەتی ئەبینین کە گرنگی بدرێ بە کتێب خوێندنەوە بەداخەوە لە نیشتیمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئامارەکان باسەوە دەکەن کەمترین گرنگیدان بە کتێب خوێندنەوە دەدرێت بەداخەوە و ڕۆچوون بە ناو دنیای سۆشیال میدیا و تەکنەلۆژیای بەردەست وای کردووە تاکەکان نەگەڕێنەوە بۆ کتێب کە بەداخەوە تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا لە ئەوروپاوە سەری هەڵداوە بەڵام زۆرترین کتێب خوێندنەوە لە وڵاتانی ئەوروپا کاتەکانیان بۆ تەرخانەکرێ. بۆیە پێویستمان جارێکتر بە هۆشیاری هەیە بۆی کە چۆن ئەم ئامێرانە بەکاربێنین چۆن سۆشیال میدیا بەکاربێنین چۆن کاتەکانیان بۆ تەرخان بکەین. یعنی قورسە بڵێ نابێت سۆشیال میدیا بەکاربێنین چونکە بۆتە وەکوتانیان بۆتە پێویستێکی حتمی ینی ناکرێت بڵێ سۆشیال میدیا نابێت بەکاربێن. زۆر کەسێ پیشۆکاری هەر لەوێ دێکمان بەکاری بێنە بەڵام چۆن بەکاری دەهێنیت ئەمە زۆر گرنگە. چۆن کاتەکان دابەشەکەی بەسەر شتەکانی تریشدا نابێت لە پێناو شتێکە شتەکانی تریشی مالکرێ. بۆیە کتێب یەکێک لەو ماهیەتە گرنگانەیە کە پێویستە تاک وەکو چۆن ئینسان پێویستە
پێویستێکی حتمیە بۆ دابینکردنی جەستەی پێویستی بە خواردنە بۆی ئەو مادە خۆراکیانە بە جەستە بەخشێ و کەسێکی هۆشیار و تەندروست ڕۆژانە کارەکانی خۆی جێبەجکە ئەوەش پێویستە لە ڕووی عەقلیشەوە کتێب بکرێتە خۆراکی عەقلیمان. بۆیە زۆر کات ئێمە ئەم حاڵەتە دەبینین کە لای گەنجان بە تایبەت ئەوەی گرنگی نییە یاخود ڕەفەی ماڵەکەی لەوەی چەند موبایلێکی تیابێ چەند خەت و هێڵێکی ئەنتەرنێتی تیاابێ بەڵام نابینین دوو کتێبی بە سوود و گرنگی تێدا بێت هەرچەند دەژووترێت ینی ئەمەش پێویستی بە وەڵامدانەوە هەیە لەگەڵ میوانەکەمان باسی دەکەین دەوترێت کە ینی دۆخی چەقبەست و قەیراناوی هەرێمی کوردستان و ئەو دۆخە سیاسیە وای کردووە کە خەڵکی بێتاقەت بێ بۆی کە دەست بۆ شتەکانی تر نەبێت بەڵام ئەمە ئەومان پێناڵێت کە ینی ئێمە دەست لە پەروەردەکردنی عەقلی و ڕۆحیمان بەربدەین لە هەموو دۆخێکدا پێویست بە کتێب هەیە لە هەموو دۆخێک نەهەموار بێ یاخود هەموار بێ دۆخەکە ئاسایی بێ یاخود نە ئاسایی بێت پێویستە تۆ بەشێک لەو کاتانی کە هەتە تەرخانیکەی بۆی کە لەلایەنی عەقلی و فەرهەنگی و ڕۆشنبیری و سەقافی خۆتەوە لە ڕێگەی کتێبەوە بەدەستی بێنی بۆیە ئێمە هەوڵەدەین کاتێک میوانەکەمان ئامادە بوو لەویشەوە زیاتر وەڵام وەربگرین کە چۆن کاتەکان دابەش بکەین چۆن کتێبێک هەڵبژێت تایبەت لە ئێستادا کە زۆرێک لە هاوڵاتیان لە ماڵەوە زۆر گرنگە بێگومان پێویستە لە کاتی ئەم پشوەشدا ینی وەکو دانیار باسی کرد لە کاتی ئەم پشوەیە خەڵکێکی زۆر فەرمانبەران مامۆستایان قوتابیان بە تایبەت لە ماڵەوەن گرنگترین شدەوەیە کە کاتەکانی خۆیان بە شاشەی موبایلەکانیانەوە تەرخان نەکەن بەس هەواڵێکە بینن شتێکە بینن بەڵام لە کتێبەوە زۆر شت فێرە بین بۆیە پێویستە گرنگی بدرێ بۆی کە مناڵەکانتان هان بدەن دایکان و باوکان مامۆستایان پێویستە گرنگی بدەن بە و کتێبانی کە پێویستە لە ڕووی پەروەردەییشەوە ینی لە ئێستادا مناڵەکان کە لە ماڵەوەن پەروەردە بکرێن کۆمەڵە کتێبی پەروەردەی و دەرونیان پێ بدرێت میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەمیر ئەحمەد ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی لە ڕانیەوە لەگەڵماندا دەبێت مامۆستا ئەحمەد مامۆستا ئەمیر ببوورە سواز بۆ دەرفەتەی بێمەدا ئەمەوێت بڵێم کە بە تایبەت لەم دۆخەدا لە ئێستادا پرسیارەکەم وا بکەم پێویستە ئەو کەسانی کە زۆرترین کاتەکانیان بەهۆی ڕێنمایە تەندروستیەکانەوە کەوتویانە ئەبێت لە ماڵەوە بەسەری بەرن چی بکەن باشە چ کتێبێک هەڵبژێرن چۆن ئاڕاستەیان بکەین بۆی کە گرنگی بدەن بە خوێندنەوە بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم بابەتێکی جوانتان هەڵبژاردووە هیوادارم کوردستان و کوردستانیان دوور بن لە بەڵاو ئەو نەهامەتیانەی ڕووی لە جیهان و بە تایبەتیش کوردستان کردووە بێگومانە من ئەوە بە فرسەتێک دەزانم کە بیسەران و بینەرانی کەناڵەکەتان ڕێنمایی بکەین بۆ ئەوەی چۆن کاتەکان ئەو کاتە زێڕینەی کە هەیەە چۆن ئاراستەی بکەن یاخود چۆن ئەو کاتانە بە هەدەر نەدەن ئەویشیان بێگومان ئەو بابەتێک کە ئێوە هەڵتامژاردەوەیشیان خوێندنەوەیە بێگومان چۆن لاشەی مرۆڤ پێویستی بە وشە و خۆراک و ئاوە بە هەمان شێوە مێشکی مرۆڤ و لاشەی مرۆڤیش پێویستی بە خوێندنەوەی و خۆڕۆشنبیریکردنە بەڵام سەرەتا من دەڵێم ئەمە پێویستی بە ڕۆشنبیری هەیە ئەمە پێویستی بە ئاراستەکردن هەیە ئەمە دەبێت لە ئاستی باڵاوە خەڵک چۆن ئێستا ڕێنمایی دەکرێت بۆ چۆنیەتی خۆ دوورخستنەوە لەو نەخۆشی و درمانەی کە ڕووی لە جیهان کردووە بە هەمان شێوەش دەکرا پێشتر و ئێستاش وەکو فرسەتێک دەکرێت خەڵک ئاراستە بکرێت خەڵکی مختەس و پسپۆر بێن لەسەر شاشەکان و لە سۆشیال میدیا ئاگاداریان بکەنەوە کە چۆن کاتەکانی خۆیان بەسەر بەرن چۆن ئەو لایەنە دەرونیەی کە ئێستا شڵەژاویەکی تەواو بە هەموو خەڵکەوە دیارە ئەو لایەنە شڵەژاوی و لایەنە دەرونیان ئارام بکەنەوە ئەویشیان بێگومان بە خوێندنەوە خوێندنەوە بێگومان خەڵک ڕۆشنبیر دەکات خوێندنەوە مێشکی مرۆڤ فراوان دەکات خوێندنەوە
دووربینی بە مرۆڤ دەبەخشێ، خوێندنەوە ئارامی بە گیان دەبەخشێ، خوێندنەوە شڵەژایی و نەخۆشیە دەرونیەکان لای مرۆڤ لا دەبات. لەبەرەوە ئەمە پێویستی بە حەزێکی تایبەت هەیە، پێویستی بە پلاندانان هەیە، پێویستی بە نەخشە کێشان هەیە، پێویستی بە ئاراستەکردن هەیە کە چۆن ئێمە ئەو کاتانەی خۆمان ئەو کاتە سێڕینانەمان زۆر باشە لە خوێندنەوەی کتێب. بێگومان بەپێی ئاستی تەمەنەکان جۆرێتی و چۆنێتی خوێندنەوە دەگۆڕێت. بێگومان بەڕێزت لە ئێمەی باشتر دەزانیت کە بەپێی ئەو ئاست و تەمەن و تەرخان کراوە کتێبی بۆ تەرخانی دەکرێت. ناکرێت منداڵێکی 9 ساڵان یان 10 ساڵان ڕۆمانێک خوێنێتەوە. بۆ مناڵان کە لە ئێستادا پێویستە لە ماڵەوە بوون دایک و باوکەکە چی بکە بۆی کە کاتەکەی تەرخان کە هەر بە شاشەی ئایپادەکە و کاتەکە بەسەر نەبات. ڕێنمایی چی بۆ مناڵان کە ئێستا قوتابخانەکان داخراون، دوجار بۆ تەمەنی سەروتر بۆ هەرزەکار بۆ گەنج چی بخوێنێتەوە. مە زۆر گرنگە کە پێویستە جۆرێتی کتێبەکەش گرنگە چی بخوێنێتەوە. دوجار بۆ گەورەکانیش چ جۆرە کتێبە بخوێنێتەوە. دەست خۆش بێ شتەکان مەبەستەکەت پێکات جەنابێت. بێگومان چۆن مرۆڤ لە سەرەتا ژیانیدا منداڵێک پێویستی بە شیرە، بەڵام لەگەڵ گەورەبوونی ئاستی تەمەنی زۆری خۆراکەکەی دەگۆڕێ. هەتاوەکو ئێستاگەر بڵێم خۆراکێکی قورس، خۆراکێکی گرانبەها، بڵێن کەباب، بڵێن جیپە، بڵێن هەرو خۆراکە قورسانەی کە مرۆڤی گەورە حەزیان پێ دەکا، ئەگەر بۆ منداڵێکی شیرە خۆرەی دابنەی لەوانەیە لە بری ئەوەی سوودیان لێوەرگرێت زیادیان لێوەربگرێت. کەواتە لەگەڵ گەورەبوونی ئاست و گەورەبوونی ڕۆشنبیری و فراوانبوونی بیر و هزری زۆری خوێندنەوەش دەگۆڕێ. لە سەرەتادا وا باشە، من بۆ خۆم وای بە باش دەزانم و واش خۆم ڕاهێناوە لە سەرەتادا کتێب چیرۆک بخوێنێتەوە، چیرۆکی کە پێش خەوتنمان هەیە، ئەو منداڵانە کە ئاراسە دەکرێت کە پێش ئەوەی خوێندەواریان پەیدا بێ خۆشەویستی خوێندنەوەیان لا پەیدا بکە. ئەویش بەچی بە خوێندنەوەی چیرۆک بۆیان، بە خۆشەویستکردنی خوێندنەوە و ئاراستەکردنیان لە ڕێگای چیرۆکی کورتەوە، بۆ ئەوی هەم مەفهومی فراوان بدات، هەم چیرۆکێکی کورتیش بێت و واتاداربی بۆی منداڵەکە لەگەڵی ڕابێ. دواتر لەگەڵ گەورەبوونی چیرۆکی درێژ یاخود بابەتی پەروەردەی یاخود بابەتی کۆمەڵایەتی تاوەکو تەمەنی هەڵدەکشێ، نابێت لە سەرەتادا کتێبی فەلسەفە بخوێنێتەوە یا کتێبی مێژووی بخوێنێتەوە، یاخود کۆمەڵی کتێبی ئەدەبیاتەیە کە قورسە لەسەر دەرونی مرۆڤ یاخود تێگەیشتنەکانیان قورسە. بۆ ئەو تەمەنانە بێگومان دەبێت لەگەڵ گەورەبوون و هەڵکشانی تەمەن و فراوانبوونی ئاستی ڕۆشنبیری کتێبەکانیش بگۆڕدرێ. دواتر دەبێتە لێکۆڵینەوە، دوای دەبێتە کتێبە هزریەکان، ئەو کتێبانەی کتێبە فەلسەفیەکان، کتێبەکانیش هەمە چەشن بێ. بێگومان بۆی منداڵ یاخود تاک لێ بێ تااقەت نەبێ کتێبەکان هەمە چەشن بێ. من ئەوە ئاراستەی بیسەران دەکەم، بینەران دەکەم کە کتێبەکان هەمە چەشن بخوێنەوە، بە تایبەتی ئەو تەمەنانەی تەمەنی هەژدە یاخود خوار هەژدە خنووسی ڕۆشنبیری بە حەقەت بە ئەنتەرنێت و فەیسبوک ئەوە شتێکی کاتیە، بەڵام کتێبە دەمێنێتەوە بیر فراوان دەکە. ئەمانە شتی ڕۆژینە، شتی کاتینە. لەبەرەوە دەکرێت لە هەموو شوێنەکان، لە شوێنی خەوتن کتێبی لێبێ، لە شوێنی خواردن کتێبی لێبێ، لە شوێنی کارکردن کتێبی لێبێ، لە ناو سیارەکەت کتێبی لێبێ، لە هەموو شوێنەکان کتێبێک دابنەی بۆ ئەوەی ئەو کاتانەی کە فەراغێکت بۆ درزی بۆ شایەکت بۆ دروست دەبێت، کاتێکت بۆ دروست دەبێت ئەو کاتە بە خوێندنەوەی کتێب بەسەربەری. خۆشەویستیەکە کتێبەکانیش گوتم هەمە چەشن بێ بۆ ئەوەی بێتاقەتی و بێزاریت پێوە دیار نەبێت. زۆر باشە کاگەمیر، چی بکرێت لە ئێستادا کە گەنجان لە ئالوودەبوون بە یاری ئەلکترۆنەکانەوە بهێنێتە سەر ڕێچکەی کتێب خوێندنەوەەوە کاتەکانیان زیاتر بە خوێندنەوەی کتێبەوە بەسەر ببن؟ ئەنی ئامۆژگاری ئەوە چیەوە؟ چ ڕێگایە بگرنە بەر بە تایبەتەوەی کە بە تەواتی ئالوودەی ئەو جۆرە یاریانە بوون؟ بێگومان ئەمە پێویستی بە پلاندانان هەیە، پێویستی بە کەسی دەروونناس و کەسی ڕۆشنبیر هەیە، کەسێک کە ژیانی خۆی لەگەڵ کتێب و خوێندنەوە ببێتە سەر. ئەوانە پێویستە خەڵک ئامۆژگاری بکەن و ئاراستەیان بکەن کە چۆن خوێندنەوەی
ژیانی کەسێکی ڕۆشنبیر کە قۆناغەکانی ژیانی چۆن بڕی و یاخود چۆن گەیشتۆتە ئەو ئاستەی ڕۆشنبیری ئەوە وا لێ دەکات ئەو تەجروبەی ژیان داگێڕێت بۆ خوارێ وا لێ بکە ئاراستەی خەڵکەکە بکە ئەمەش بە کۆڕ و کۆبوونەوە دەکرێت هەرچەندە ئێستا بڵێم ئەم کۆڕ و کۆبوونەوانە قەدەغە کراوە دەکرێت لە ڕێگای تەلەڤیزیۆنەکان لە ڕێگای کەناڵەکان و لە ڕێگای ئاراستەکردنیانەوە کە ئەم کاتیان بە هەدەر نەدەن من دەڵێم وەکو سیارەیەک وایە وەکو ئۆتۆمۆبیلێک وایە ئەو ئۆتۆمبیلانەی کە کاتێک کە دەکوشێنەوە کار ناکەن پێویستیان بە ئاراستەکردنەیە پێویستیان بە پاڵدانێک هەیە بەست تەنها پاڵدانێک کە کەوتەوە ئیش پێویستی بە کەس نامێنێ بەس ئەوەندە وەکو شەمەندەفەرێک وا تا دەکەوێتە سەرچکە و ئاراستەی خۆی وەردەگرێت ئەو کاتەی پێویستی بە کەس نامێنێ بەڵام چۆن وا بکەین ئەم کەسە ئاراستە بکرێت چۆن وا بکەین ئەمەش پێویستی بە حەز هەیە حەزێکی ئاگرین هەیە کە کەسەکان حەزیان بۆ خوێندنەوە هەبێ ئەم حەزە لە ڕێگای ئاراستەکردنەوە دروست دەبێت لە ڕێگای پلاندانانەوە دروست دەبێت لە ڕێگای خۆشەویستکردنی کتێبەوە دەبێت لەوانەیە ئێستا بەشێکی زۆری کەناڵەکان بەشێکی زۆری حکومەت تاوانبار بێ بەشێکی زۆری پەروەردە تاوانبار بێ جا پەروەردەی خێزان بێ پەروەردەی کۆمەلگا بێ پەروەردەی گشتی بێ ئەمانە نەیانتوانیوە لە ڕێگای کەناڵەکانی خۆیانەوە خۆشەویستی کتێب خەنە دڵی خەڵکەوە خۆشەویستی ڕۆشنبیری ئەمانە بە کەلتوری بکەن چۆن خوێندنەوە بە کەلتور بکەین چۆن ڕۆشنبیری خوێندنەوە بە کەلتور بکەین ئەمانە تەمەشا دەکەین ئێستا کۆمەڵێک گەنجی ئالوودە بە ئەنتەرنێت و یاریەکانمان هەیە کە کاتێکی زۆری خۆیان بە هەدەر دەدەن کە لەوانەیە سەر کێشێ بۆشتی تر بۆ ئاڵەدەبوونی دەرمانەکان ئاڵۆدەبوونی مەی یاخود کۆمەڵێک قمار یاخود کوشتن ئەمانە هەمووی لە ڕێگای ئەمانەوە بەڵام کتێب وا لێ دەکات کە دوورکەویەوە لەم شتانە کە زیان بە مرۆڤاتی دەگەیەنێت ماوەسا باس لە پلان کرد ینی خەڵکێکی زۆر هەیە ئەڵێ حەزەکەم بۆن لە ڕووی عەقڵی ڕۆشنبیریەوە برەو بەخۆمتەم بەڵام نازانم چۆن دەست پێ بکەم کەی دەست پێ بکەم بەڕێزیش باس لەوە کرد پێویستی بە پلانە ئەم پلانە چۆن دابڕێژرێت لە ئێستا فەراخێکی باش لە بەردەم تاکەکانی کۆمەلگە هەیە و لە ماڵەوەن بەڕێزت وەکو ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی چۆن پلانێکیان بۆ دادنەی بۆی کە ئەم کات و فەراخەی هەیەە دەست پێ بکەن بەڵام خەڵکێکی زۆر کاتی هەیە حەزیشەکە کتێب خوێنێتەوە بەڵام نازانێت چۆن دەست پێ بکە بەڕێزت ئامۆژگاری چی لەو بارەوە بێگومان من سەرەتا ئامۆژگاریم بۆ بیسەران بینەران بۆ ئەو کەسانێک کە دەنگ و ڕنگمان دەبینن یەکەمیان هەمیشە پارەیەکی دەخیلەیەکت هەبێ قاسەیەکت هەبێ ڕۆژانە یاخود مانگانە پارەیەک کتێب بکەیت تەرخانی بکەیت بۆ کتێب ئەمە لە سەرەتاوە ئەوە وا لێ دەکات کە دایبنێ تایبەتی کەی بە خوێندنەوە کڕینی کتێب ئەوە مەعرەز و پێشەنگای نێودەوڵەتی دەکرێت ساڵانە کۆمەڵێک کتێب دابنێ کە ئەم ساڵ ئەوەندە کتێبە دەکڕم و هەروەها ئەوەندە دەبێ بیخوێنمەوە زۆر جار من ئێستا لەوانەیە کتێب هەبێ 12 بۆ 20 ساڵیش دەبێت کڕیمە بەڵام نەم خوێندۆتەوە هەتا ئێستا بەڵام کتێبی شەیە هەل لە کاتی کڕینەکەی نەمێشتووە ڕۆژێک سعاتێکی بەسەدا پێ دەستم پێکردو و خوێندومەوە بەڵام من دەڵێم ئەگەر کتێبەکە نەشی خوێنیەوە لە ڕووی دەرونیەوە لە ناو کتێبخانەکە دانرابێ سوودی دەرونی هەیە سوودێکی هەیە بەس ئەگەر بێت و پەڕی کتێبەکە هەڵدەیەوە تەمەشای بەرگەکەی بۆنی بکەی من بۆنی کتێبم پێ لە هەموو بۆنێک خۆشترە دانیشتن لە کتێبخانە لە هەموو شوێنێک خۆشترە وا لێ دەکا ئەو حەزەکەوا لێ دەکا لە کتێبخانەدا وەکو دەڵێ بیرۆکەت بۆ بێ پلانت بۆ بێ کە تۆ دەچێ ناو کتێبخانە یان کتێبخانەیەکت هەیە یاخود پارەیەکت بۆ تەشخیص و دەستنیشان کردووە ئەمانە وا لێ دەکا حەزت بۆ دروست بێ جا ئەمە دەکرێت بە ڕۆژانە کتێب وەکو گوتم بە حەزی خۆت کتێب بخوێنیەوە یاخود بە ئاراستەکردنی کەسێکی خوێندەوار لەو بوارەدا ئاراستت بکە تۆ کە حەزت لە بوارێک بوو لەو بوارەدا کتێبێکت کڕینەوە بڵێم بە حەزی خۆن نەبێت چونکە ئەگەر بە حەزی خۆن نەبی لەوانەیە زوو لە کتێبەکە بێتاقەت بێ من سەرەتا واشم گوت دەکرێت لە شوێنی خەوتن کتێبی لێبێ پێش ئەوە ئەگەر خەوت نەهات هەتا خەوت لێ دەکەوێت کتێبت لابێ دەکرێت لە شوێنی نان خواردن هەتا چایەک دەخۆیەوە دوای نان خواردن کتێبی لێبێ دەکرێت لە ناو سەیارە گەر زۆر جار ئێمە ژیانی ئێمە بە سڕەگرتن لە بەنزین و سڕەگرتن لە کۆمەڵێک ئەوە کتێبت لابێت لە ناو کە بۆ ئیشێک دەچی کتێبێک لابی ئەمانە هەمویان پلانن کە چۆن دەست پێ بکەیت واتە لە ئێستاوە دەکرێت
بینەران لە ئێستاوە دەست پێ بکەیت تۆ کە لاپەڕەیەکت خوێندەوە کتێب وایە خۆشەویستی کتێب وایە حەزی کتێب وایە لاپەڕەیەکی تر ڕادەچێشێ وا لێ دەکا خۆشەویستی کتێبەکە خۆشەویستی گەیشتن بە ئامانجەکەت وا لێ دەکا بێگومان هەنگاوەکانت خێراتر بێ ئەمەش وا لێ دەکا ینی کە تۆ پلانێکە دانا ئەم ساڵ من دەڵێم ئەگەر ڕۆژانە کتێب نەخوێنیەوە ڕۆژێک کتێب نەخوێن ئەو ڕۆژەت بە فیرۆ ڕۆیشتووە ئەگەر نا هەفتانە بخوێنیەوە ئەگەر نا بەمانجی بەلانی کە مانجی کتێبێک خوێندنەوەیان هەبێت چ بابەتێک چ کتێبێک گرنگە بیخوێنەوە بە جوێرەی تەمەنە ئەمە من ناتوانم ێستا بڵێم دەست نیشان بکەم تەمەنەکان دەگۆڕێ ئاستی ڕۆشنبیریش دەگۆڕێ حەزیش دەگۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێک بەڵام من کتێبخانە بە کتێبخانە دانانێم خوێنەریش بە خوێنەر دانانیم لەسەر جەم بابەتەکان شتێک نەزانێ نەیخوێنێتەوە چۆن پێناسەی ڕۆشنبیر هەیە ڕۆشنبیر دەبێت لە بوارێکدا پسپۆر بێ بەڵام لەسەر جەم بوارەکانی جا بزانێ ینی خوێندەواری هەبێ و یاخود معریفەیەکی هەبێ دەربارەی ئەم بابەتانە لەبەرەوە دەکرێت بە گوێرەی حەزی خوێنەر کتێبەکان هەڵبژێرێ بەڵام لەسەر جەم بابەتەکان و سەر جەمکایەکانی ژیان ڕۆشنبیریەکی هەبێت زۆر سپاس بۆ ئەمیر ئەحمەد لە ڕانیە و لەگەڵمانە بوو بوو کاتمان بەدەستەوە نەما زۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر سپاس بۆ ڕێنمایەکانە زۆر سپاس بۆ بەڕێز ماوەسە ئەمیر سپاس بۆ کاتی بێمەد بەخشی بەڕێزان کاتمان کەم ماوە دەچینە تەوەری سێمان لەبارەی دروستکردنی خواردن و شیرینی لە ئێستادا پێویستە زۆربەی کاتەکان کە لە ماڵەوەین پێویستمان بە خواردنی خۆش و شیرینی باشێ بەڵام هەم کەم چەور بێ هەم شیرینیەکەش بەپێی زیادە ڕۆیتیان نەکرێت چونکە دوجار ئەویش سلبیاتی خۆی هەیە پێکەوە بە ئەم بڕگەیش ببینین بەناوی خوای گەورە و میهرەبانی بێنەرانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێ من زار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لەمڕۆژ هاتمە خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی نوێ لە خواردن خوانی ئەمڕۆژمان دروستکردنی مریشکە بە شێوازی سوورکردنەوە خۆشەویستان لەگەڵ ما بن هەنگاو بە هەنگاو من نیوەی مریشکێکم هەیە جایتر بە خواستی ئەو خێزانە خۆی یعنی مناڵ هەرچ کەسێک هەزی لە شوێنێکی بڵێن ئەو مریشکەیە ئەتوانی بەستەنها سنگ و ڕانەکەیشی بەکاربێنی ئەشتوانی باقی مریشکێکی ساق بەکاربێنی من نیوەی مریشکێکم هەیە ئاوا کەمێک مریشکەکە بڵێن ئاوا گۆشتەکە بریندار دەکەم بۆی جوان سوور بێتەوە خانمان زیاتر لە کاتی ئامادەکردنی مریشکە زۆر حەزیان لە ئەوەیە بە شێوازی سوورکردنەوە سووری بکەنەوە کە ئەویش بەدەر نییە لەوەی کە زەرەر و زیانی هەیە بەڵام ئینشاڵڵا ئەمڕۆ بە شێوازێک ئامادەی ئەەکەین بە کەمترین زیان لێی دەرچین من ئێستا مریشکەکەم ئەوە کردووە کەمێک بریندارم کردووە مریشکەکە بۆ ئەوەی جوان بڵێن ئەو دەرمانانی کە بەکارێ هێنم جوان لەگەڵ مریشکەکە تێکەڵ بێ خۆشەویستان من بۆ ئامادەکردنی ئەم مریشکەی ئەمڕۆ پیازم پێویستە کە پیازەکە لەت ناکەم هەروە بە ساقی ئەگەر بشکرێ پیازەکە گەورەتر بێ باشترە هەر لەسەر خواستی خۆت لیمۆم پێویستە ئەویش تەنها ئاوی لیمۆکە کە من گرتومە گەڵای غار لەگەڵ سیر کە سیریان هەندێک شتیکە بڵێن لە بەکارهێنانی ئەم خواردنە ئەکەوتە سەر خواستی ئەو خانەوادە ینی ئەو کەسەی کە پێشکەشی ئەکا لەگەڵ هەندێک بەهارات خۆم پێویستەوە خوێ ڕەگەزی سەرەکیە لە هەموو خواردنەکە سیری بۆدرە و پیازی بۆدرەم هەیە بە تێکەڵی زەردەچەوە لەگەڵ بەهەجۆرێک لە بەهارات تایبەتە بە مریشک بزەبەت ناوی نازانم بەس تەنها تایبەتە بە مریشک من لە خوانەکانمە بەکارێنم لیمۆدۆزی هەرچەند من لەگەڵ ئەوە یانیم بەکار بهێنرێ بەڵام هەندێک خێزان هەندێک خانەوادە هەیە
حەزی لەیەتی ئەو مریشکە کەمێک تامی ترشی بێ لەگەڵ کاری خۆمان پێ دەڵێن حەو دەرمانە ئەمانەم هەیە و هەرچ ئەکەوتە سەرخواستی خۆت ئەتوانیت تەنانەت دەرمانی بریانیشی بۆ زیادکەی وتم بڵێن بەخواستی خۆتە هەر شتێک ئیزافە ئەەکەی بۆ مریشکەکە خۆشەویستان ئێستا من دەست ئەەکەم بە ئامادەکردنی مریشکەکەم و لەگەڵ ئەوەشدا کە دەستان کرد بۆی کە مریشکەکە ئامادە بکەن بیرتان نەچێ ئاوی گەرم ئامادە بکەن لەبەروی ئەم شێوازی ئامادەکردنی مریشکە ئاوی گەرمیشمان پێویستە و بیریشم نەچێ بیبەری تونم ئەوێ بیبەری تون مەوێجە ئەگەر بۆ درەژ بێ هەر مشکلە نییە بەڵام ئەگەر بیبەری تونی ئەوە ئامادە بێ هەر باشتر من ئێستا تەنها کەمێک ڕۆن لە تاوەکەم کردووە ئەنی ڕۆنەکە زۆر نییە نابێت زۆر بێ لە دواییشدا مریشکێکی جوانی ئەوە سوورۆبوومان دەست ئەەکە بە چاوەڕێگەم کە تا کەمێک ڕۆنەکەمان گەرم بێ نەک ئەوەی بقرچێ پاشان مریشکەکە لە ناوی ئەەکەم ئێستا من مریشکەکەم لە ناو ڕۆن کردووە چاوەڕێیەکەم هەتاوەکو کەمێک ڕەنگی مریشکەکەم بگۆڕێ باشتر وایە مریشکەکە پارچەی گەورە گەورە بێ بەس تەنها کەمێک مریشکەکە بڵێن بریندار بکرێ بۆ ئەوەی جوان لەگەڵ ئەو بەهاراتی بەکارهێنین کام و بۆ نیەک بگرن خۆشەویستان ئێستا من بیبەرەکە ئامادە ئەەکەم بیبەرەکە ئەگەر تونیش نەبێ لەبەری سەوزە هەر تاموبۆنێکی خۆش ئەیا بە خوانەکەمان وتم هەندێک هەیە حەزی لە سیر نییە بەڵام من لە زۆربەی خواردنەکان هەر بە خاتری سوودەکەیشی بێ بەکاری ئەهێنم من ئێستا سێرێکی مریشکەکەم ئەەکەم کەمێک ڕەنگی مریشکەکەم گۆڕاوە وەک ئەبینن ئەبێ ئاوا ڕەنگی مریشکەکە کەمێک بگۆڕێ لە ناو ڕۆنە ئەو ڕۆنەش نابێت زۆر بێت تەنها یعنی یە کەوچکونینێکی چێشت خواردن ئەوەندەمان ئەوێ من ئێستا دەست ئەەکەم بە زیادکردنی بەهاراتەکان بۆ مریشکەکە ئەوەش دەکەی خواستی خۆتانە کەم و زیادەکەی سێدانە پیازم هەیە ئەگەر پیازەکەت قەبارەی گەورەتر بۆ توانی یەک پیاز یا خۆ دوو پیاز بەکار بهێنی لەفی ناکەم هەر ئاوا بە ساغی لەگەڵ ڕۆنەکەیە سوور ئەبێتەوە بیبەر و سیرەکەم هەیە کەمێک ئاوا سەریدا ئەپۆشم هەتاوەکو ئەوەندەی کە تۆزەک سوور بێتەوە ئەو دیوەی تێشی بینەرانی خۆشەوی ئێستەیش مریشکەکەمان ئاوا جوان لەگەڵ دەرمانەکە ڕەنگی یەکیان گرتووە بۆ شێوازە جوان مریشکەکە و دەرمانەکە ڕەنگی یەکیان گرتووە ئێستا کەمێک ئاوی گەرم کەمێک ئاوی گەرمی بۆ زیاد دەکەم ئەویش زۆر نا لەبەرەوەی عادەتەن هەر چێشتێک ئەگەر بە ئاگرێکی هێواش بە ئاگرێکی کەم ئامادە بکرێ ئاوی زۆری ناوێ
لە بەرەوەی نابێتە هەڵمێکی زۆر و زوو ئاویتیانەمێنێ. ئێستا من بەم شێوازە تەنها یعنی تۆ من ئێستا ناتوانم پێت بڵام چەنە ئاو بەکار بهێنم، هەر ئەوەندە ئاو یعنی بکەوێتە سەر گۆشتەکە بەس تەنها ئەوەندەمانەوێ لە بەرەوەیمە کزی ئەەکەین و ئەو پیازەیش کەتیاتی هەر ئاوا بە ساغی لە بەرەوەی خۆی لە بەرەوەی تقریبان ئامادەکردنی ئەم مریشکە 40 دقیقە هەتاوەکو 45 دقیقەیەوێ ئەوش ئەکەوێتە سەر ئەوەی کە هەتاوەکو بڵێ مریشکەکە زۆرتر بێ حتمما کاتی زیاتریشی ئەوێ لەگەڵ ئەوەی بەکارهێنانی من بیرم چوو لەگەڵەوە سوورکردنەوەکە گەڵی غارەکان بەکاربێنم ئامادەکردنی گەڵی غار عادەتە نەزانین مریشک بۆ ساردێکی هەیە ئەم بەهارات و شتە بەکارهێنین بۆ نەهێشتنی ئەوەیە و تاموبوونێکی خۆشیشی پێ ئەبەخشێ. بینەرانی خۆشەویست خانمانی بەڕێز کە زۆربەی بینەرەکانمان خانمن لەم بڕگەیە، ئێستا من بەو شێوازە مریشکەکەم ئامادە کردووە تقریبی 40 دقیقە هەتاوەکو 45 دقیقەیەک کاتمان پێویستە بۆ ئەوەی من ئاوی لیمۆکەم جارێک بەکار نهێناوە هەتاوەکو ئەوەندەی کە لێن مریشکەکەوە تقریبا 20 دقیقە 25 دقیقەیەک لێ ئەڕۆ پاشان ئاوی لیمۆکە بەکار ئەهێنم. ئاوی یەک لیمۆ باشە شتوانی بەکارێنێنی بەڵام عادەتەن خۆشترە بۆن و تامی تۆزێک بۆنی مریشکەکە ئەبڕێ. خۆشەویستان تا ئامادەکردنی خوانەکەمان ئینشاڵڵا دێنەوە لاتان. بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستا مریشکەکەم خەریکە ئامادە ئەبێ ئاوا جوان ڕەنگی گۆڕاوە سووربۆتەوە بەڵام ئەبێت ئاگرەکەی کز بێ سەرەتا پاشان لە کاتیەوەی کە خەریکە ئامادە ئەبێ کەمێک ئاگرەکەی بۆ سەریعکەی و من لەو کاتێشی کە بڵێن بەسەرەوە بوو ئاوی لیمۆکەشم بۆ زیاد کرد. ئێستا ئاویتیانە ماوە مریشکەکەمان ئامادەیە بۆ خواردن. ئێستا مریشکەکەمان ئاگرەکەی دائەبم لەبەرەوەی جوان ئامادە بووە. ئەو ڕۆن نیعنی تەنها چەوری مریشکەکە خۆیەتی ئەگین من تۆزێک کەمێک ڕۆنم بەکارهێنا. بەڵێ خۆشەویستان ئێستاش مریشکەکەمان ئامادەیە هێنین پێشکەشیەکەین تقریبا 40 دقیقەیەک 45 دقیقەیەکە بێ من مریشکەکەم بەسەرەوەیە. سەرەتا ئاوێکم کەم تێکرد ئاوکەشە بێت کوڵاو بێ بۆ ئەوەی مریشکەکە جوان بکوڵێت. من تەنها کەمێک ڕۆنم بەکارهێناوە و هیچ پێستی مریشکەکەشم لێ نەکردوێتەوە لەبەرەوەی ئاگرەکەیم کەس کردووە مریشکەکە خۆی نەرم کوڵاوە و هەمیش لە کۆتاییەوەی کە بۆی ئاویتیانەمێنێ هەم سەری مەنجەڵەکە یاخود تاوەکە لا ئەبین بۆ ئەوەی جوان ئاویتیانەمێنێ و مریشکەکە جوان سوور بێتەوە. ئێستا وەک ئەبینن مریشکەکەمان زۆر جوان سوور بۆتەوە نەک ئەوەی کە هەندێک لە ناو ڕۆنێکی زۆر سووری ئەکاتەوە. پیازەکانیش هەیە حەزی لێتی یا پیازی پیشاو هەیە حەزی لێتی ئەتوانی پێشکەشیکەی ئارەبانی بە ئارزی خۆیت بە خۆت ینی هەر چۆنێک ینی هەر شتێکی مریشکەکە ینی مناڵ هەیە ینی حەزی لە باڵی مریشکە حەزی لە ملی مریشکە تۆ ئەتوانی بە ئارزی خۆت هەر شێوازێکی بێ ئەتوانی بەم شێوازە ئامادە بکەی حەقەت مریشکەکە زۆر بەتامە و بۆن و بەرامێشی زۆر خۆشە. هیوادارم بتوانن پێشکەشی خانەوادە و خێزانەکانتانیکەن پێشکەشی میوانەکانتانیکەن لەگەڵ چەندچڵێک کەرەوز پێشکەشیەکەین. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینا کۆتایی خوانی ئەمڕۆمان کە ئامادەکردنی مریشک بوو
تاخوانێکی کە بەخوای گەور و میهرەبانتان سپێرم خواتان لەگەڵ. بینەرانی ئازیز و خۆشەویست لێرەدا و بەم شێوەیە گشتبڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بەو هیوایی جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێ بۆ هیوای کە هەموو لایەکیش پارێزراو بێ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.